هەموو چوارچرکەیەک کەسێک بەهۆی هەژاریەوە دەمرێت. ئیمامی عەلی دەفەرموێت ئەگەر هەژاری کەسێک بوایە دەمکوشت، هەژاری هێندە دەردێکی کوشندەیە. دەتوانین بڵێین تەواوی کێشەکانی ژیان بەهۆی هەژاریەوەیە. ئەم دەرداوە خەریکە دەبێتە هۆی لەباربردنی مرۆڤایەتی و لە ناوبردنی. بە پێی ئامارێک ڕۆژانە 19,700 کەس دەمرێن بەهۆی هەژاریەوە، واتە هەر چوار چرکەیە کەسێک دەمرێت. 345 ملیۆن مرۆڤ لەژێر هەڕەشەی مردندان بەهۆی هەژاریەوە. ئەم ژمارەیە دوو هێندەیە لە چاو ساڵی 2019دا. 200 ڕێکخراوی ناحکومی واژۆی بەڵێنامەیەکی کراوەیان کردووە لەگەڵ سەرکردەی وڵاتەکاندا بۆ ئەوەی هاوکاری مرۆڤایەتی بکەن بۆ ئەو هەژاریەی کە لە چەند ساڵی داهاتوودا بەڕێوەیە. ئەی برای دەوڵەمەند، ئەو پارەی خوددا پێی داویت و کەسانی تر ئێستا نیانە دڵنیا بەلەوەی خوددا لێپرسینەوە لەگەڵ دەکات. لەسەر ئەوەی دراوسێکت یان خزمەکەت نەبوو بوو، بۆچی بەدەمیەوە نەچوویت؟ ئەو کاتەی کە خواردنە زیادەکەی سەرسفرەکەت بەبێ ئاگا فڕێ دەدەی. زۆر باش بزانە کەسێک هەیە ئەوەندەشی نییە بیخوات بۆ ئەوەی نەمرێت. ئەگەر ئێستا خوددا پارەیەکی پێداوی بۆ ئەوەی بۆت زیاتر بکە، فریای خزم و دراوسێکانە بکەوە. بزانە چ پێویستیەکیان هەیە بۆیان دابین بکە. ئایا مرۆڤایەتی دەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو هەژاریەدا؟